سڵاوتان لێبێوم کاتتان باش. بیلاڕۆفم کاتی ئابووریە ئەم بابەتانەتان بۆ باسەکەم. لیژنا وزارەکەی عێراق کە بۆیە خستنی ڕەژنووسی هەردوو حکومەتی هەرێم و بەغداد پێکێنا ماوەکەی کۆتایی هات. نەیتوانی ڕەژنووسەکان یەکلا بکەنەوە. بەدەیان کارگەی بلۆک هەتا چاو بڕکات بلۆکیان بەرهەمهێناوە، بەڵام کڕیاریان نییە. کرێکاران و پیشەوەرانیش بێکاری تەنگی پێڵچنیون. نرخی بیتکۆین بۆ یەکەم جار نزیک بۆ لە $112,000. نرخی زێڕیش کەمێک بەرز بوو و بەهای دراوەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستانیش ناجێگیر. دۆناڵد ترەمپ باجی گومرگی خستە سەر یار و نەیاری ئەمریکا. لە یەکی مانگی هەشتەوە دەست بە جێبەجێکردنی دەکرێت و وەزیری گەنجینی ئەمریکا ژەڵێت 300 ملیار داهاتمانە بێت. دووبارە سڵاو. لە بابەتی موچە و کێشمەکێشمی هەرێم و بەغا دەست پێەکەین. 48 سعات بەسەر بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق تێپەڕی. بڕیار بوو لەو ماوەیە لیژنە وەزارەکەی کە پێکیان هێنابوو هەردوو ڕەژنووسەکەی عێراق و هەرێمی کوردستان یەک بخەن، بەڵام ئەوە کاتەکەش تەواو بوو تەنها یەک کۆبوونەوەیان کرد، ئەویش ئەنجامێکی ئەو تۆی نەبوو، تەنها نووسیبیان ئەگەری هەیە بەردەوام بین. ئەبوو ئەمڕۆژ لیژنە وەزارەکە کۆبوونەوەی خۆی ئەنجام باە، بەڵام تا ئێستا دیار نییە بە ئەنجامێکەکە. لە کاتی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە ڕۆژی سێشەمە ئەنجومەنی وەزیران بڕیاریدا تەنها 48 سعات بۆ لیژنەکە دیاریکرا بوو کە هەردوو ڕەشنووسەکە بکا بە یەک و هەروەها وەرەقەکە بخاتە بەردەم ئەنجومەنی وەزیران و وترا بوو ئەگەر ڕۆژی هەینیش بێ ئێمە کۆبوونەوەکەین بڕیاری لەسەرین، بەڵام تا ئێستا ئەنجامێکی ڕوون و ئاشکرای نییە. سەبارەت بە هەرێمی کوردستان و عێراق هیچ بەرەوپێشچوونێک لە دوای کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بە دیار نەکەوت. ئەو لیژنەیە کە پێکهات بوو سەرەتا 5 کەس بوون، بەڵام دوای بوون بە 6 کەس. وەزیری بازرگانی پیشەسازی عێراقیش خالید بەتاڵیشی بۆ زیادکرا کە پێشتر 2 کورد دوولایانی شیعە سونەیەک سەرۆکایەتی کرد، بەڵام کرا بە 3 شیعە سونەیەک 2 کورد بۆی تەوازنی ئەگەر دەنگدانێک هەبوو لە لیژنەکە ڕابگیرێ و کەس نەتوانێت بە زۆرینەی دەنگ یەکلەی کاتەوە، چکە ترسیان هەبوو دوو نوێنەرەکەی کورد لەگەڵ پێکهاتی سونە ئەوانیش بتوانن بڕیارەکان تا ئەستێک بەلای هەرێمی کوردستانە بشکێنەوە، بەڵام زیادکردنی ئەندامێکی نوێ بۆ لیژنەکە پێچی ئەوە دوایین کۆبوونەوەیان بوو بێ و ئەوە لەبری چارەسەر گرفتەکەی هەندێک تر قوڵ کرد بێت. دیار نییە ئێستا موچە بۆ هەرێمی کوردستان یە دیاخودنەوە پێی ڕەژنووسی عێراقیش بێ ئەو قۆڵەی لیان هەڵماڵیوە ئەڵێ نەوتی شم بەنێ جارێک خوا گەورەیە باسی ناردنی موچە و پشکی هەرێم بکەین، جارێک تر خەرجی فعلیشی لە نێو ڕەژنووسەکان نووسیوەتەوە کەەوە کێشی کرد زۆر گەورەیە لە 2014ەوە. لە 2024 معاشێک بۆی خەرجی فعلیەوە فەوتا لە 23 بە هەماشەوە ئەوە 25 جارێکتر خەرجی فعلیان هێناوەتە بەرباس و خواست وەیە جارێ ئەنجام و ئامانجێکی کۆبوونەوەکان دیار نین. ئەوەی مێنێتەوە هەفتەی ئایندە ئەو چەند ڕۆژەیە ڕۆژ یەکلاکەرەوەن بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش، بۆ دۆخی سیاسی عێراق و بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستانیش ئەگەر بێت و پێشهاتی نوێ نەبێ ڕێکەوتنی نوێ نەبێ ئەوە چاوەڕێ ئەوە بین لە شانووی سیاسی عێراق و هەرێمی کوردستانە بارودۆخی جیاوازتر و هەروەها لێدوانی تونتر بەرامبەر بە یەک و هەندێ قۆناغی نوێژ بێتە پێشەوە کە پێشتر نەمان بینی بێت. جا هەر لەم هاتوونەهاتی عێراق و هەرێمی کوردستانە زۆر باسی موچەخۆرەک موچەخۆر معاشیان بۆ نەهات وەریان نەگر دۆخیان خراپە، بەڵام ئەوە هەر موچەخۆر نین. خاوەن چێشتخانە، ڕێستۆرانت، کافتریا، خاوەن کارگا، ئیتر ئەوەی کە پێشتر واردات و دەرامەتێکی باشی هەبوو خەڵکی تر ئیشیان بۆ کرد، ئەویش بارودۆخی خراپە. خالید پەیامنێری کورسان نیوز لە ڕانیا چۆتە کارگەکانی دروستکردنی بلۆکە بۆ دروستکردنی خانوو بەکارێ، بێگومان ناوچەی من یاخۆت دەڤەری ڕاپەڕین، ناوچەی ڕاپەڕین، ئیداری سەربەخۆی ڕاپەڕین بەدەیان کارگەی بلۆک و چەولم و ئەو بابەتانی لەیەکە ئەساسیات و سەرەکی دروستکردنی باڵەخانە و خانوون. خەڵک خواستێکی زۆری لەسەرە بلۆکی ڕاپەڕین زۆر بەناوبانگە. خالی چۆتە کارگەکانی دروستکردنی بلۆک. کارگە هەیە هەتا چاو بڕکە بلۆکی لەسەرێک هەڵچنیەوە
یەکێک لە خاوەن کارگەکان قسەی بۆ خالید کردوڵێ بازارمان باش نەبوو بەس بۆی کرێکارەکانم ئیزن نێم هەر بەرهەمێنانمان بەردەوام بوو هەرموو یاڵە با بلۆک بەرهەمبێنی خوا گەورەیە بەڵام ئەوە تا ئەم ناوچەیە ناو مەعمەلەکەم دەوروبەریم پڕ کردووە لە بلۆک کەس نییە لێم بکرێن ناچار ئێستا بەشێک لەو کرێکارانم ئیزن ناو لە ماڵەوەن ئەگەری هەیە بەشێک لە کارگەکانیش هەر قفڵی لێبین و دایخی کارگەکە هەزاران بلۆکی تێدایە گۆڕەپانەکەی و چواردەورەکەشی پڕە لە بلۆک بێبازاڕی تەواو ڕووی تێکردوون بەهۆی قەیرانی داراییەوە بەشێکی زۆری کارگەکانی بلۆک لە سنوورەکە داخراون خاوەنەکانیشیان زیانی زۆریان بەرکەوتووە سێ کارگەم هەیە ئینتاجی ماگانەم 600 هزار بلۆک بوو ئێستا ئینتیازەکەم 100 تا 90 دابەزیوە 60 هزار بلۆک دەبڕم ئەویش دەبە خاتری کرێکارەکانە کرێکارەکانم یعنی تقریبا 30 کرێکارمان هەیە هەمووی بە تێکڕایی بە بارکردن و ئەوەی خوێندنی تەواو کردووە دێ لە ڕۆژانە هیچ دەکە لێرە ئێستا هەمووی چۆتەوە ماڵەوە یعنی هیچ ئینتاجێکمان نەماوە سفرە و بەرهێنان نیێماوە یعنی قەرز و قۆڵشمان زۆر لەسەر خەڵکە پێما وەرناگیری لەبەرەوە بێمەعاشی ئێمەش مەجبورین کرێکارەکانمان ناردوێتەوە ماڵی بێکار و کاسپێکی زۆرە بێبازاڕی و داخستنی ژمارەیەکی زۆری کارگەکانی بلۆک لە سنوورەکە دایان کەس و خێزانیشی بێکار کردووە چونکە پێشتر سەدان کرێکار بژێوی ژیانیان لەسەر کارکردن لەو کارگانە دابین دەکرد مایەکە زۆر بێیشە بەڕاستی ئاوەڕایمە کۆمەڵە کرێکارێک لێرە ئیشە دەکەین ئەگە بەو شێوی بڕۆ هەموو دێبچینەوە ماڵێ لەبەر بازاڕەکە نیات بێم وچەی کاری کردۆ سەر هەموو شتەکان بە تایبەتی کارگەی بلۆکان کاکە هەر کارگەی حسابکە 15 عایلەی لەسەرە بە ساع گەڵاوەوە بە غەسالەوە بە ساق شۆفڵەوە با کرێکارەوە کاریگەری زۆری کردووە ڕاستی لەسەر ژیانمان کابراش بووی دەرنانێز مانگێک دوو مانگە هەر بێیشی بێ بێیشی بێ کابرا ناتوانێت بەردەوام بێ ڕاستی بازارمان نەماوە ئەو بێمە عاشی بازارەکەی بۆزای هەموو ڕاوەستاوە ئەگە مەعاش بێ بازارەکەش دەبێتەوە بەڵگە مەعاش نیێت کابرا سامەمەلەکەش معاملەکەی دادەخە پارێک و کرێکار پێ نادرێت ناسا لە بێداخە فەقیرە ئەگە مەعاشی بەڵی شکارەکەمەوە دەبێتەوە لە بای وەراتم یەک پلاتم باکردو هیچ نییە یەک کار و کاسبی نەماوە ئەگەر هەر ئاوا بڵێ بچین بۆ خۆمانە ماڵی دانیشی لە دەڤەری ڕاپەڕین نزیکەی 150 کارگەی بەرهەمێنانی بلۆک و دایان کارگەی چەولم و کەرەستەی بیناسازی بوونیان هەیە بەڵام ماوەی چەند ساڵێکە بەهۆی بێبازاڕی و قەیرانی داراییەوە زۆربەیان داخراون ڕۆژگارێک لەم کارگانەوە بە هەزاران بلۆک هەناردەی تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەکران بەڵام ئێستا بەهۆی بێبازاڕی بەشێکی زۆری کارگەکان داخراون و بەهۆیەوە خاوەنەکانیان زەرمەند بوون و ژمارەیەکی زۆری کرێکارانیش کە بژێوی ژیانیان لەسەر کارکردن بوو لەم کارگانە بەهۆیەوە بێکار ماونەتەوە. خالید ئەحمەد کورساد نیوز چوار خۆڕنا. ئەوەی لە پشتی خالیدەوە بوو بلۆکی هەڵچنرا بوو پێشتر و کارگانە بە هیچ شێوازێک بلۆکیان بۆ شێوازەدانانە هەر ئەوەی لە ئەرزە ڕایەنە خست و ئاوپژێنیانەکە وشکە بووە باوەڕکە هەنێ جار بە یەکەم ئاوپژێنەوە هەر بە ئاوەکەیان کرد ناو گەڵابە و با بڕوا بۆ شوێنی ئەو کەسەی کە داوای کردووە ینی هێشتا بەتەواوی وشک نەبووە بلۆکەکان بارەکان بەڵام تا هەڵیان چنیوە ئەو ناویان پڕکوێ لە بلۆک هەر شوێن نەماوە لەیدانێن ئەو نە بەرهەمێنانیان هەبوو بەڵام کڕیاریان نییە بلۆکی ڕانیە هی دەڤەری ڕاپەڕین ناوچەی ڕاپەڕین ئینتاری سەر بەخۆی ڕاپەڕین ناوبانگێکی باشەیە جا هەر ئەوە نییە وەسە بلۆکەکان بەرهەمێنانیان کەم کرۆتەوە وەستاون کاریگەری هەیە لەسەر غەسالەکانیش غەسالەکان بەسمان و شوێنانن کە چە و لمیان تیا بەرهەمەهێندێ لەو ناوچەیە بۆی بوونی چەم و ڕووباری باشەوە چەولمی باشیان هەبوو بۆی کە بیخەنە بازارەوە تەنها ناوەڕاست و باشووش پشتی پێبەستن لەگەڵ مستەفا عەزیز خاوەنی کارگەی بلۆک لە چوار قوڕنەوە قساکەم زانین بارودۆخەکە چی بەسەریێت کارگەکان چیان کردووە کاک مستەفا سڵاو لێبێ ئەوە خالید راپۆرتێکی و تا چاو بڕکا بلۆکتان هەڵچنیوە ئەمە سەرفە بێ ئەفرۆشرێ نافرۆشرێ نەوەڵای کاکە گیان بەچی بفرۆشێ بازار سفرە نەوەڵای مە کەوتونێ ژێر سفریشەوە بەس ئێستا ئەوەی ئیشمان هەیە بەشی کرێکار و مەسروفی کرێکارەکان ناکە باش ئێوە چەند کرێکارتان هەیە کاک مستەفایانی بۆنە لە کارگەکەی جەنابێت چەند کەس ئیشەکە ئەمە زیاتر لە
ئێمە سێ کارگەم هەیە هیچی ژناکە هەرسێکم ڕاگرتووە لە سەری مانگەوە ئەوەندەی ماویشە بە بارکردن ڕۆژانە 1000 بلۆگ یان 500 بلۆگ یەکێک دەیەوێت بۆ سادرێک یان بۆ حوشەیەک یان شتێک دەنا مشتری نەماوە لە یەکداوە. کاک مستەفا سێ کارگەت هەیە دادخستووە؟ هەرسێکم داخستووە ئەو خۆ دەیبینی ساعەکان کا خالی راپۆرتی کردووە هیچ مشکلێم لەوەدا نییە کرێکارەکان هەمووی ڕۆژانە ئیشی خۆیان دەکرد بە جوانی گونا ئەیوانیش نییە ئێستا چوونە ماڵەوە مەجبورین چەند کرێکاری هەبوو لە هەر کارگەیە مەسرف بگرێت. من 18 کرێکاری دامیم هەبوو ماگانی خۆیان وەردەگرت سەرمانگ 28 ماگان پارەی خۆیان وەرەگرت. ئێستا لەبەر قەرزی خەڵک قەرزم زۆر لای خەڵکە بۆم وەرناگیرێتەوە بەنسبەت دەریش نابەمە من کولی ساعەیەک بە هەردوو سێ معاملەکە با یەک دەفتەر دۆلارم چیمەنتۆ دەوێت مەجبورم ئەگەر پێم دەرنەچێت سرف نەبێ ئەمە زیاتر لە 700 بلۆکی دانراومە ئێستا پێم دەرناچێت معمیلەکانیشم هەمووی دەستیان بەستوین یعنی قەرزێکی زۆرمان کەوتۆتە منتیقەی سلێمانی و کەرتی وەبەرهێنان لە منتیقەی ئێمە خەریکە دەبێتە ژێر سفریشەوە. کاک مستەفا چەند تیا بۆ کرێکارانە و ماگانیانی تقریبان کەمترینیان زۆرترینیان چەند بوو؟ کەمترینە 800,000 هەتا 1,300,000. باش ئەم وەستانەی تۆ کاریگەریە بۆ لەسەر ئەوانەی کە کەرستی خاویشان لایانی بۆ نەچە و لم و چیمەنتۆکەش ئای چۆن ئێستا هەمووی ڕاوەستاوە یعنی ئەگە من موات سرف نەکەم بۆ کوێ بنێرە کابرا خەسالەیە لمی بۆ من دەنێرێ بۆ حسە هەر عینە شەوەکان بۆ کارگە کۆنکرێتەکانی شەمووی ڕاوەستاوە کەرتی وەبەرهێنان بۆتەوە ژێر سفر ئێمە باجێکی زۆریشمان لەسەرە زەریبە شارەوانی جاوەڵا ئێسباسیەوەکەم کاک مستەفا یەک بێگەچینە سەر ئەو بابەتەوەتی 700 بۆ 800,000 بلۆکم هەیە تۆ کڕیارەکانی کوێ بوون هەر هاوڵاتی ئاسایی بوون کە خانوێک دروستەکەیان وەبەرهێن و ئەوانی کە پرۆژەی گەوریانە وەبەرهێن لە 2014ەوە هیچ وەبەرهێنێک نەماتوانێ بیاندێنێ زیاتر لە 30 ملیۆنم ئێستا لە بانک عاسی بووە دەڵێ بچووکن بەڵێندەرە بۆ سرف ناکری یعنی چەکی بانقە لە بانقدام ناوە وەرم گرتووە لە بەڵێندەرەکە لە پێناوەی ئیفلاسی ناو تویتی کاکە بیخەسە ژمارە ئیسابی خۆت بۆی هیچکە ئەوەندەم دەسەڵاتەیە ئەویش بۆی خستومە شە ژمارە ئیسابی خۆم 30 ملیۆن دینارە ئەوە لە 2014 بۆم نییە دەستی بۆ بەرم ئەوە هی پرۆژەی حکومەتەوانی کاک مستەفا بەستی ئەوەیە بەڵێ پرۆژەی حکومەتە بەڵێ جا باشە ئێوە باجێن پارەی کارەبایەن ئەو بارودۆخە چەنە بۆ نە تۆ ساڵێک چەند باجەی چەند پارەی کارەبات بۆیێتەوە گرانی کرد گرانتر بووە حکومەت داشکانی و ئاەتوانی لەو 40 ملیۆن و پارەی باج و کارەبا نەخێر مانگانە پارەی خۆت نەدەی فیزەکە لێ ئەکاتەوە کارمەندی کارەبایی بە فیزی معاویلەکە لێک بژێنێتەوە مەجبوریە تۆ دەبێت بۆی پێیاکەی زەریبە ئەوە دەبێت هیچ مەجای تێدانە شارەوانی عیناشت ئەو جار بیمەی کرێکار هیچ کرێکارێک ماگانە دەبێت کولی کرێکارێک چەند کرێکار دەکەمێ کرێکاری 6,000 دیاری بۆ حیسابکەی خۆ دەبێ بیدەی 112 دەبێت کرێکارەکە بیدە ئێمەش لیان ناسینەوە کوتومانە کابرا کرێکاری عنی لە ناچاریە وانە کرێکاری بێگومان ئەویشە قورساکە بلۆکە خاتە سەر پشتی باریەکات دەستی هەمووی بە ببرین لە ناچاری بۆ ئەوتی ئێوارە وایە ئارە وەڵا ناساریەکە کاک مستەفا ئێستا تۆ بۆ نمونە چەند کارەبات بۆ هاتەوە لە مانگێکە بە تەقریبی مانجی 2,800,000 بۆ 700,000 2 ملیۆن نیو کۆتایەکە یعنی ئاخر کەمێکم 2 ملیۆن نیوە ئەمە خۆشم وەلیدەشی بەکارێنا لەگەڵێ مۆلی دەهات قسەی خۆ بڵێ لە سعات هەشتی بەیانی دەکوژێتەوە تا 11 دێتەوە هەتا چوارە کوژێتەوە هەتا سعات 9 شەو یعنی بۆ پێ بێ مانگی 5-6 ملیۆن بەس کارەبا تۆ حسابەکەی ئارە وەڵا ئێستا من گاز ئەگەر بێت و ئەمن کاربای ڕێسی بکوژێتەوە لە شواری ئێوارەوە هەتا 9 شەو ئەو بلۆکە ئەسووتێ گەرماکەی لە شیدەتەکەی بەقەوەتە دەرەقەت نایەتەوە گەر مۆلیدی بۆڵەکەی بەکەڵک نا باش ئەم 700 بلۆکەی کەوتە داوناوە پێشتر ئەچوو بۆ ناوەڕاست و باشووری عێراق ئێستا ئەو ڕێگەی هەیە بڕوا خەڵک داواکە نەخێر بەس مەحافەزەی سلێمانی هەتا دەربەندی خان شارە زۆر هەڵەبجەی شەید خوورماڵ 5 وێنیش ئێمە لەوەندە زیاترن بۆ منتیقەی لای سنووری دەهۆک و زاخۆژە ڕۆی یعنی بۆ بلەو بارزانەوە بەس ئێستا منتیقەی ئێمە ناڵە بلۆک بڕوە خەڵک داوای بۆ سارە ناڵن یەک کتابی ڕسمیت پێ نەبێ بۆ نییە بلۆک بنێری بۆ بلا هەر بلۆکی ئەو ڕانیە ئەگریزە
کە زۆر بە قەوەت و بەهێزە ناتوانرێ بڕوا بۆ هەولێر و بۆ نا هەولێر هەر مەمنوعە چونکە یەک معمەل بلۆچێک نەبێ کتابی کردووە لە وەزارەتی ناوخۆویش زۆریان حەزیەتدا ئێستا وەسڵی ئەو نەبێ لە یەک سەیتەرە تێناپەڕێ دەڵێ کاکە گیان دەبێت ناوکۆڵیکەی کابرا بارێ بلۆگە بە 150,000 بۆ هەولێر لە ڕانیەوە ئێ 150,000 پسێ بلۆکە هەموو بنی تەختی بۆ دیەکەی پێ دەڵێ دەبێت پێشانم دەی ئێ کاکە کابراژەوەی شە ناکە و ئەوجا لەوێ دەبێت کتابت پێ لە سەیتەرەکە بۆ نمونە بلۆک دێنم بۆ جەنابەت بۆ نەفرێکی دۆستێکی خۆت دەبێت بچێتە لە وەزارەت لە شوێنێکی معنی وەرەقەیە بێنێ من فلان بلۆکەم بۆ دێ لە فلان معمەل بلۆکە ئەوە ناکرێ جاخۆ ئێستا من خەریب و خورشید و خاوەر بهۆنمەوە بۆ عێراق کە بڵێم نایڵن بەرهەم یاریمی کوردستان بڕۆیانی چی لە ناو هەرێمی کوردستان بۆ هەولێر دۆ ئەی بۆ عێراق نایەکەم ئەمە چێش ناگاتێ چکن کرێەکەی زۆر لەسەرەکەی دەنامە زۆر جار بەڵێندەر تەلەفۆنیان کردو لە بەغاوە تەلەفۆنیان کردوکتیتی کەمێتیشی بلۆکی 1 ملیۆن بلۆکیمانەوێ ئێمە پێمان دەرەبرێ من ئینتازەکەم بە 2 ڕۆژ 70,000 بلۆکە مانجی 100,000 بلۆکمە بڕی ئێستا ئینتازەکەم لەبەر ئەو بێوەزەی بێمەعاشی و بێکار و کاسبی بێپارەی ئینتازەکەم 40,000 بلۆک 30,000 بلۆک ئەویش دەبەر ئەو وەندەی دەڵێ معمەلەکەم بە نەوەستێ چونکە بوەستێ هەم قەرزەکەم لە دەست دەچن ئەو قەرزانەی هەمە هەم ئەو کابرای قەرزداریش میچیمە دوو ئەویش هەڵمە پێچی بڵێ مردونێژی پێی ئیشی لەگەڵاکەی لەسرە باشە ئێوە ڕۆژی چەند گەڵا بەلایەوە ئیشێ کرد و بلۆکێ بر بۆ ناوچە جیاوازەکان ئێستا بۆ بە چەند بە تەقریبی ئەمن ڕۆژی وایە 30 سارم بار کردووە لە مانجی 10 و 11 ئەوانە هاوازەکە تۆزێک خۆش بوو بەرەوە انتخاباتەوە بوو هەموو ڕۆژێ ئەمن هەموو ڕۆژەکە 40,000 بلۆکم بار کردووە ئێستا 1000 بلۆکیش بار ناکەم لە 40,000 بۆ 1000 وڵی کارە سات هەمووی گەنجی خۆتانە لێوێژی شەکەن کاک مستەفا هەمووی کووردە بەڵێ هەمووی کووردە و گەنجی خۆمانە بەڵێ بەچەند هەفتا معمەل بلۆک لەو ڕانیەدا هەیە جاویستە پرسیاکەم چەند معمەلمان هەبوو لە هەفتا معمەلمان هەیە 13 معمەلیش دەکەن 13 معمەلەکەش ئەمن هەر سێ منە لەو ئەوانی دی هەمووی داخراوە بە کۆتایی بە ئیشەکان هێناوە دیانی وەکو ئەوەی ئینتاجی بۆ نەسەر بنە دەبوو ئەمە لە ناوخۆ بۆ بەرهێنان نەما بخۆتان ئاگادارن لە 2000 و پێش شەڕی داعش تۆزێ باشتر بوو 2011 و 12 تا 13 لە 13 و 14 لە چواردەوە بۆ ئێستا وەختی کۆرۆنە بەسەردا باوەڕکە وەختی کۆرۆنە باشتر بوو ئێستا لەو دقەی ئێستا ئەمەتی دێ وڵا کارە ساتەوە کاک مستەفا ئەی ئێستا چی بکەین باشە حکومە دەتوانێت شتێکتان بۆ بکا بە کارەبا بە زەڕیبە تۆزە دۆخەکە باشکە ئەو میلیۆنەتان باتێ برا جوانەکەم کەرتی تایبەت ڕووخاوە لە وڵاتی ئێمە بخۆتان نەوانەیە ئاگاداری وعزەکان بن کەرتی تایبەت لە منتیقەی هەموو ئێمە ئەوەندەی لێرە خەڵکی بیتوێن حوزی بیتوێن بە تایبەتی بە محمل بلۆکان بناوە یەک ئیش و کاری کەیتێنێ دوو معمەلی لێ معمەل دەرگا ئەوانە تۆزێ باشترن ئەوانیش کرێکی کەمە دەنەکرێ کار وەکو 400-500 یان دۆلارێک بۆ وانی شەر باشە خەڵکەکە بژاوەتەوە پێی کابرایشی دایمی هەیە ئەوەی باشە دەناوەکو ئێمە بووینە ژێر سفرەوە ینی مەجبورین دایخینە منە تا سەری مانگە و پەڕیە تا سەری مانگی دیارە دەکەم دووسێ کرێکار مێشتۆتەوە ڕۆژانە بلۆچێک بارەکەن یان ڕافیەکان لێ خوڕن ئەوانەی ئیژەکەن وەکو ئێمە کێشی کەشمانەیە برای بەڕێزم ئێمە سارانەی دەمەرزەوە دێن بۆ لای ئێمە کرێ بە بەلاش دێنەوە بۆ هەڵەبزەی شەید و ستەیلەمانی ئۆمناوە ئێستا منتیقەیەشی لێرە گەراجێک قەریرە بکرێتەوە بۆ سارەکانی منتیقەی خۆمان منتیقەی خۆمان دەڵێن ئێمە بیشین هەر ئیشەکە عام نییە ئەوانیش دەرانەوەی گەراجێک دانێن بۆی سارەکانی لای سلێمانی و شارەزوورە و ناوە مەمنوعکرێت ئێمە بلۆکە گران دەکەی و کاتە بلۆکی ئێمە هەر ناڕوە مستەفا عەزیز خاوەن کارگەی بلۆک زۆر سپاس لە چوار قورنە لەگەڵماناوی بەڕاستی ئەوەی باسمان کرد منی خەفەتبار کرد ینی معقول نییە هەفتا بلۆک سیانزەیش ئەو سیانزێژەوە هەرسیانیانی کاک مستەفا خۆی بوتی لەسەری مانگەوە ئەوانی شمۆساندۆ دەکەی تریش هەر دەستبەردارە بن هەرێکی دە کەسیشی تاکەمە 700 کەس ڕۆژی 40 گەڵابە بەس لایەوان بلۆکی بردوێستا یەک دانەش نایبە ئەیتە بازار چۆن خراب نابێت حکومت لەم کاتانەیە ئەگەر باوکایەتی بۆ میلەت نەکە ئەکەی بیکە دەوەرن زەڕیبێکیان بۆ داشکان بۆ بکەن پارەی کارەبا بە هەمان شێوە خەمێکیان لێ بخۆن کۆبوونەوەیکیان لەگەڵا بکەن دۆخەکەیان پێ بڵێن شتێکیان لەگەڵا بکەن هەرگیز نەبێ ئەو کارانە نەوەسێ ناکرێ بازاری هەرێمی کوردستان بۆ شازە بێ ئابووری
هەروە ئاسان نییە تۆ ڕێگەبەی خۆی چی ڕوویە باڕووبە. هەر لەسەر ئەم بابەتی قەیران و بێبازاڕی و دۆخە خراپی کە هەیە کرێکار و وەستاکانیش کێشەیان هەیە. ئەنی خەڵک بە کرێکاری ڕازیوە بەڵام ئێستا دۆخەکەی زۆر خراپە. کاریگەری ئەم قەیرانی و بێموچەی و بێبازاڕی هەیە کاریگەری لەسەر ژیانی کرێکاران زۆر بە خراپی دروست کردووە. کرێکار وەستا هەیە بە ڕۆژان چەند ڕۆژێکە وەسێت تا ڕۆژێک بتوانێت بچی ئیشکا 25,000 دەست بکەوێ. هەروەها ئەو کەسانی تریش کە لە شوێنەکان شاگردن ئەوانیش ئەگەری هەیە ئیزن بدرێن کەم بکرێنەوە شوێنەکانیان دابخرێ. ئەمە پێویستی بۆیە کە هەنگاوی جدی بندرێت. سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سندیکای کرێکارانی کوردستانی ژەڵێت لە سلێمانی لە کۆی نزیکەی 90,000 کرێکار بەهۆی قەیرانی داراییەوە بەشێکی زۆریان لەم 90,000 کە کرێکاریان کردو هەر تەواو بێکاریش بوون کرێکاریش نەماوە بیکە. ناوی وەستا عەبدوڵڵایە نزیکەی 50 ساڵە وەستای دیوار و لەبخی خانووە. 4 ڕۆژیشە لەم شوێنە کە مەیدانی کرێکارانە لە بەردەم مزگەوتی گەورەی سلێمانی دانیشتووە و کاری دەست نەکەوتووە. کرێکاری وا هەیە ڕۆژێک لە هەفتەیەکە ڕۆژێ ئەچێت 2 ڕۆژە چێت زیاترش ئەو بەشی چیەکە ڕۆژێ بچێت 2 ڕۆژ بچێت هیچ زیاتر. من کرێکار جاران ئەمبەر 3 کرێکار 2 کرێکار ئێساتی کابراڵێ کرێکارێ بێن لەبەرەوەی توانای 3 کرێکارەکەی نییە پارەی بێتە ئەرە 1 کرێکار بێنە لەگەڵ خۆتان ئیشەکەشی لەوانەیە بە 1 کرێکار نەڕوە لەبەرەوەی من ناتوانم زەختکەمە سەر کابرا وایە پارەی پێ نییە. کاریگەریەکانی قەیرانی دارایی و دواکەوتنی موچە بە شێوەیەک ڕنگدانەوەی لەسەر ژیانی کرێکاران و کاسبکاران بەجێهێشتووە کە بە زەحمەت دەتوانن بژین. بەشێک لەو کرێکارانەشی لە خواردنگە و شوێنەگشتەکاندا پێشتر کاریان هەبوو بەهۆی بێبازاڕیەوە یان کارەکانیان لەدەستداوە یان ڕۆژانی کارکردنیان بۆ کەم کراوەتەوە. ئێمە هەتاوەکو ئەم دەقەیە بە حکمیەوەی کە چەند ساڵێکە لەگەڵم کارمەندانەیە بەردەوامین وەک خێزانێکی شەکەی نەمانتوانیەوە دەستبەرین نەبۆ موچەکانیان نەبۆ دوورخستنەوەیان. ئەوەی کە لێرە کردومانە سیستەمێکمان داناوە بۆ ئەوەی کە بتوانین بێکەوە بمێنینەوە و دەست نەبین بۆ ڕۆژانەی شاگردەکانمان کارمەندەکانمان یاخود ئیزندانیان لەبەری ئەوەی لە هەفتەیەکە 6 ڕۆژ ئیشکەن تا ئێستا کردومانە بە 5 ڕۆژ. ڕەنگە ئەگەر بەردەوام بێ هەر نەتوانین دەستبەرین بۆ موچەکانیان بەڵام ڕۆژەکانی ئیشکردنیان کەم بکەینەوە. بەپێی ئامارەکانی وەزارەتی کار لە هەرێمی کوردستان با کرێکاری تۆمارکرا و تۆمار نەکرا و کرێکاری بیانیەوە 180,000 کرێکار هەیە و لەو ژمارەیەش 80 بۆ 90,000 کرێکاریان لە سنووری پارێزگای سلێمانیە کە بەهۆی قەیرانی داراییەوە بەشێکی زۆریان کارەکانیان لەدەستداوە. بە دڵنیاییەوە بەشێکی زۆر لە کرێکاران و ئەوانی لە بواری بیناسازی ژەکەنەوەی لەسەر جادەکانن نەماڵانن وەزعیان خراپە بێکاربوونەوە بە تایبەتی بەشێکی زۆر لە کردی بچووک و مامناوەندەکان کرێکارەکانیان ئیزنداوە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا کرێکاران لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانە بەردەوامەکانی داراییەوە زۆرترین ژیانیان بەرکەوتووە و ڕۆژانە لە چاوەڕوانی ئەوەدان کەسێک کارێکیان پێ بدات. ئێرە یەکێکە لەو شەقامانەی کە ڕۆژانە زۆرترین کرێکاری تێدا کۆ دەبێتەوە بۆ ئەوەی لێرەوە بتوانن کارێکی ڕۆژانەی خۆیانیان دەست بکەوێت. ئەگەر پێشتر لە هەفتەیەکدا چەند ڕۆژێک کاریان دەست بکەوتایە ئێستا بەهۆی کاریگەریەکانی دواکەوتنی موچە و قەیرانی داراییەوە لە هەفتەیەکدا بەشێک لە کرێکاران تەنها ڕۆژێکیش ناتوانن کاریان دەست بکەوێت و بژێوی ژیانی خێزانەکانیان دابین بکەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. هەرم بێموچەی و بێبازاڕیە هەندێک کەسی بێئیش و بێکار کردو بەڵام ئەوەی کە تۆزێک بازاری باش بێ ئەو کەسانی کە ئیشی دەستی دووەکەن. دەستی دوو واتە کاڵایەک پارچەیەک پێداویستیە کە خەڵک بەکاری هێناوە بە تازایی و جارێکتر ئەیفرۆشێتەوە خەڵکێک تر خوازیارە بیکڕێتەوە بازاری ئەمانە تۆزێ باشتر بووە خەڵک توانای نییە نایەوێشتی گران بە هاو تازە و نوێ بکڕێ ئەوێ شتێ بکڕێ بەکاری شاتێ بەلای و گرنگە بەس توانێت سوودی لێبینێ. لە بازاری کۆنەفرۆشان لە هەولێر بازارێکی کەشتی دەستی دوی یافرۆشێ تا ئەستێک بازاری ئەمانە باش بۆ خەڵک پەناواتە بەر کڕینی شتی دەستی دوو. لەگەڵ قارەمانجەوهەر پامنێری کورسات
نیوز لە هەولێر قساکەم لە بازاری کۆنەفرۆشانی هەولێرە بازاری کۆنەفرۆشانی هەولێر بازارێکی زۆر زۆر گەورەیە مەرجنی هەشتی کۆنیتیا بەشتی نوێشی تایە بەڵام ئەوەی کە دەستی دو ئێستا بازاری باشتە قارەمە سڵاو لێبێ بازاری کۆنەفرۆشان بارودۆخی چۆنە ئەوەی باسەکرێشتی دەستی دوو بازاری باشە ئەیشتی نوێ بەڵێ بیلا لەو کاتت باش بازارەکە بە تەواوەتی ڕاوەستاوە ئەنێو شوێنەی کە من ئێستا لێ جاران ڕۆژانی هەینی قەرەباڵغی زۆری بەخۆی دەبینی بەڵام ماوەیەکە جیا لە ڕۆژانی هەینی ئەنی ڕۆژانی تریش خەڵک سەردانی دەکەم بۆ پێی کە ئەنی بەشێک لە بارگرانی سەرخەڵک و ئەنی نەبوونی پارە کاریگەری لەسەرەوە کردووە کە خەڵک ڕوولەوە بکاتن کەلوپەل و پێداویستی دەسوودوو بکرێ وەک لە دیمەنەکانیش دەیبینن ینی ئەو ئۆتۆمبیلی کە لە تەنیشت ئێمە ڕاوەستە ئەنی بەشی زۆری ئەوانی کە باری کردو هەموو دەستی دوو دەستی سێ دیارە چاوەڕوان دەکرێت سبەی مەزاد بکرێت یاخۆت کەسێک کە بیوە بیکڕێتن دێ سەردانی دەکات و دەیکڕێت ینی نرخەکەی بە بەراورد بە کاڵاو پێداویستی تر ینی هەرزانترە نرخەکەی هەرچەندە لە شوێنەکانی تر بەهۆی ئەوەی کە کەلوپەل و پێداویستەکان کەمێک نوێتر و مارکەیان ئەنی باشتر و زۆرێک نرخەکانیان بەرزترە بەڵام لێرە نرخەکانیان نی تا ڕادەیەکی زۆر نی بە بەراورد بە شوێنی تر نرخەکانیان هەرزانە هەرچەندە ینی لە شوێنێک بۆ شوێنێکی تر بازارەکان کەمترە بە بەراورد بە شوێنی تر مامەجان ئەنگۆ بەس ڕۆژانی هەینی لێرە یاخود ڕۆژانی تریش بەڵێ هێمنی ئەو کارە مەگەر بەشێک لە دیمەنەکانی ئەو وڵاتمان بە بگازێت ئەنی خەڵک هەیە دێدەست کەلوپەل و پێداویستی دەسوودوو دەکرێت بیلالی هەنی لە گڵاسێک تاوەکو ئەنی گەورەترین کەلوپەلی ناوماڵ لێرە دەست دەکەوێت بۆ پێیکە بازاڕێکی میلیە و بەشی زۆری ئەو پێداویستیانەی کە خەڵک لێرە دەیکڕن یاخود دەیفرۆشن بە مامەجانەوە کاتت باش دوو قسەمان لەو بکە لەسەرەوەی بەریدێ بەچەنە کۆرۆنا مامە ئێستا ئەو مبەڕیدەی بەچەند دەفرۆشن ئەیتونیە ئەها دەرەوەڵای سعرەکەی نازانم هی من یا بیلالی ینی من هەولێر بە بەردەوامی و کێشێما هەیە خەڵک بۆ ڕاگەاندن زۆر زۆر بە کەمی قسە دەکەن بەڵام ئەوەی کە هەیە و بازاڕێ دەیبینن ینی بازاڕێکی گەورەیە تایە قارەمانی لە بەس شتی ئەمری کارەبایی تایە بۆ نەقاپ و قاچاق و نوێن و کەرەستی تری ناوماڵ و هەموو شتێکی دەستەکەوێت بەڵێ بەڵێ بیلال ئەنی لە دیمەنەکان دەیبینی ینی لە گڵاسێکی شوشە گڵاسێکی ستیل تاوەکو گەورەترین شتی ماڵ کە ئەنی کەلوپەلی کارەبایی دەوێت کەلوپەل بێکارەبایی دەوێتن ینی هەموو شتێک دەست دەکەوێت لەگەڵ ئەوەش شتی نوێش هەیە بەڵام ژمارەکان کەمتر بە بەراورد بە ئەو کەلوپەلانەی کە لێرە دەفرۆشێتن وەک لە دیمەنەکانیش دەبینە هانی مبەڕیدەی زۆر کۆن هەیە ینی نەک دەستی لەوانەیە 6 و 7 بێتن کە بەکارهێنراوە بەڵام لێرە خەڵکێکەیە دەیکڕێتن بە نرخێکی کەمتر بە هەمان شێوە کەلوپەل و پێداویستی هەیە ینی ئەوەی کە پێی دەگوترێت سیسەم و لەسەر نووسن و ئیسفنج ینی دیارانی لە دیمەنەکان وێنەگرم ئەگەر کام بگوازێتەوە ینی هەموو کەلوپەل و پێداویستیەک هەیە لێرە نرخەکانیان بە بەراورد بە شوێنی تر زۆر زۆر کەمترە بەڵام ئەوەی کە دەبینی دەکرێت ماوەیەک ئەوەیە کە ڕۆژانی هەینی لێرە قەڵەباڵغی زۆر زۆر بەخۆی دەبین بەڵام ڕۆژانی تر یەکجار چۆڵبن بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە موچە کەمترە بەنی بەشێک لە ئەو پێداویستیانەی کە خەڵک پێویستی پێێتی دەستی دوو پارەی کەمی پێەیە دێ لێکوانە ڕۆژانی تر دێ دەیکڕێتن کەلوپەل و پێداویستیەکان وەک لە دیمەنەکانیش بینیتان بیلال ینی لێرە هەموو چین و توێژێک لێرە دەبیندرێت و ئەوەی کە تێبینی کرابێتن ینی زیاتر ئەو کەسانن کە داهاتیان کەمە یاخود موچە خۆرن لەگەڵەوەش کە بەشێک لە هاوڵاتیانی عەرەبش بەتایبەت ئەوانەی کە ئاوارە و پەنابەرن یاخود بەشێک لەو هاوڵاتیانن کە نزیک پارێزگای هەولێرن دێن ڕۆژانە سەردانی ئێرە دەکەن ئەو کەلوپەل و پێداویستیان دەکڕن کە پێویستیان زۆر باش قارەمان جۆهەر کامێری کورسان نیوز لە هەولێر هەر بژی ئەوە بازاری کۆنەفرۆشانی هەولێر بوو شوێنی دەستی دوو بوو هەرچەندە خەڵک بۆی بێموچەی و بارودۆخی خراپیەوەش خۆیان ینی ڕویان کردوتە کڕینی شتی دەستی دوو بەڵام ئەویش هەروەکو پێویست نەبوو بەراورد بە ڕۆژانی پێویست ڕۆژانی پێشووتر باسی بای دراوەکانتان بۆکەم لە سەر ئاستی جیهان بیتکۆین ئاستێکی نوێ و بەرزی تۆمار کرد نزیک بۆ لە $112,000 و هەروەها زێڕیش ئەمڕۆ کەمێک بەرزبوونەوەی بەخۆ بینی سەوار بە دراوەکانی تر دینا بەرامبەر بە دۆلار ئەمڕۆ دینار کەمێک بەهێز بوو بەڵام نەیتوانی بەرزبوونەوەی زۆر تۆمارکات تەنها بە $100 لە $100 100 دینارێک 150 دینارێک گۆڕانکاری لە نرخەکەی ئاڕوویە
تمەن کەمێک دابەزینی بەخۆبینی لیرەی سووری لەنێو هەموو دراوەکانی هەرێمی کوردستان کە مامەڵەی پێواکرێ زیاترین دابەزینی بەخۆبینی ئەمڕۆ کە تا 153,000 دینار 1 ملیۆنی دابەزی هەروەها لیرەی تورکیش لە بازارەکانی جیهان دابەزینی باشی بەخۆبینیەوە. لێرە باسێکی دراوەکانتان بۆ خەم لە بازارەکانی هەرێمی کوردستان و جیهان کە هەندێکیان گۆڕانکاریان بەسەر هاتۆ بە تایبەت یۆرۆ و پاوەند لەگەڵ لیرەی سووری. $100 بازار بە 141,000 لە سلێمانی داخرا کاڵین 140 لەوەیە تۆپچی دۆلار بفرۆشی بە 145,750 لێ دووەرگرن بچی $100 بکڕیت بە 141 بە یاخود بە 140,250 دینار لە هەندێک شوێن پێت بفرۆشن. واتە بە گشتی قاچێکی لە خانی 140 قاچێکی لە خانی 140,000 ئەگەری هەیە لە 2 هەفتەی ئایندەوە دینار شەپۆلێکتری بەرزبوونەوەی هەبێ بەرەو خانەکانی خوار 140 بڕوات و خوار 140 بە خۆیە ببینێت. سەبارەت بە پاوەنی بەریتانی هەر 100 پاوەن 187,500 دینارە پاوەند بەرامبەر بە دۆلار کەمێک پاشخشی بە خۆیە بینیوە 2 هەفتەی ڕابردوو بەردەوام بوو لە بەرزبوونەوە. یۆرۆش بە هەمان شێوە هەر 100 یۆرۆ 162,150 دینارە ئەویش بەرامبەر بە دۆلار کەمێک پاشخشی بەخۆبینی بەڵام لە دوانیۆڕۆی ئەمڕۆ کەمێک بەرزبوونەوەی جایەکتی بەخۆبینی هەر $100 هەر 100 یۆرۆ گەیشتەوە $170 ئەگەری تا $120 هەیە پاوەنیش $135 ئەگەری تا $140 هەیە 138 بینی بەڵام ئەگەری تا $140 هەر 100 پاوەنێک بەرز بێتەوە. سەبارەت بە تمەنی ئێرانی هەر $100 لە بازاری ئاڵوگۆڕی داو لە فیردەوسی لە تارانی پایتەخت 8,820,000 تمەنەوە ئەتە کەمێک خوار 9 ملیۆنە. دوو ڕۆژ لەوە پێش تمەن کەمێک بەرز بووە بەڵام جایەکتر ڕووی لە دابەزین کردوێتەوە ئەگەری هەیە لە دوورمەودا تمەن دابەزین زیاتر بەخۆبینێ بەڵام هێشتا لە زۆنی بەهێزیایە بە تایبەت بۆ کورتمەودا و بۆ ئەم چەند ڕۆژەی کە هەیە. سەبارەت بە لیرەی تورکی بەردەوامە لە دابەزین بەرامبەر بە دۆلار هەر $100 4,414 لیرەیە بە دیناریش هەر 100 لیرەیەک 3,500 دینارەکە. سەبارەت بە لیرەی تورکی ئەمڕۆ دابەزینی باشی بەخۆبینی 1 ملیۆن تا 153,000 هات بەڵام گەڕایەوە بۆ 154,500 لە هەفتەی ڕابردوو تا 167,000 بەرز بووە بەڵام دابەزینی زیاتی بەخۆبینی. گەشتبینین بە بابەتی لیرە چکەم نرخی لە هەرێمی کوردستان هەیە بەرزترە لەوەی کە لە ناوخۆی سووریا هەیە بۆیە ئەگەری دابەزینی زیاتریە بۆ خانەکانی 140 و دواتر بۆ خوار 140ش ئەگەر بێت و لیرەی سووری چاپینوی بێتە بازار وە بگۆڕدرێت. سەبارەت بە زێر باقسەتان بۆ بکەم ئەمڕۆ زێر بەراورد بە 24 ساعتی ڕابردوو کەمێک بەرز بووە. یەک ئۆنسە زێر گەیشتە $3,327 کە لە 24 ساعتی ڕابردوو لە خانەکانی $3,290 بوو. پێشی ژووتمان بۆ زێر قورسە خوار خانەکانی $3,200 ببینین بۆیە $3,200 خانەکانی 200 تا 299 ئەوە بنی بازارە ئەگەری هەیە ئێمە نرخی بەرزتر ببینی بە تایبەت لە مانگی هەشت هەتاکو مانگی 12 1 کیلۆ ئاڵتون بە نزیکەی $6,979 واتە بە نزیکەی 10 دەفتەر و 69 وەرەقە 70 وەرەقە لەو بابەتانە کیلۆیەک ئاڵتون هەرچەندە لە هەرێمی کوردستان بەراورد بە جیهان کەمێک نزمترە نرخی زێر. یەک لیرەی زێر $699 تا $705 بە جیازی کڕین و فرۆشتن و شوێنانی کە مامەڵی پێوکەن نرخەکانی کەمێک ئەگۆڕێ بەو نرخانە مامەڵی پێوکرێ. سەبارەت بە مسقاڵی ئایرە 22کە 660,000 دینارە و هەروەها یەک ئۆنسەزیش بە $36.86 مامەڵی پێوکرێت تا $37 ئەمڕۆ بەرزبوونەوەی بەخۆیە بینین. باسکی نرخی نەوتی خاوتان بۆ کەم تقریبان برێنت لە سەتایەک دابەزیوە یەک بەرمیل نەوتی برێنت بە $69.68 یەک بەرمیل نەوتی تەکساسیش بە $67.78 مامەڵی پێوکرێت 1 ملیۆن گەرمۆکە لە غازی سروشتیش بە $3.20 مامەڵی پێوکرێت. باسی شتێکی ترتان بۆ کەم ئەویش بتکۆینە. بتکۆین لە 4 ساعتی ڕابردوو ئاستێکی زۆر بەرزی تۆمار کرد کە یەک بتکۆین گەیشتە $112,000 $112 ڕێک نا $111,000 و $920 بە نزیکەی شتێکی زۆر کەمی مابوو بگاتە 112 کە ئەوە بەرزترین ئاست بوو بتکۆین لە مێژووی خۆیان بەخۆی بینێ
تا کەمێک پێش ئێستەژێک بتکۆین دابەزی بۆ 110,000 دلار 956 دواواتە نزیکەی 11 دەفتەر و 9 وەرەقەونی و واتە لە 24 ساعتی ڕابردوو لەم نرخە بەرزتری و ئەگەر ئەمە سیرکەین ئەمە نیشاندەری بتکۆینە لە ساڵی 2010 کە بە فەرمی هاتەوە بازار هەتاکو ئێستا ئەگەر سی قۆناغەکانی بکەین تاکو 2014 بەنزیکەی خەڵک زۆر متوانێکی باش پێێنە بووە نرخێکی زۆر کەمی هەبووە کە ئاستێکی زۆر نزم بووە شانی باسکردنیە لە 400 دلار و ماوەڵی پێکراوە بەڵام لە 2014 وەگەبینن ئاستێکی زۆر بەرز هەمیشە گەڕانەوەیکی کەم ئەگەر بسەرنج بن بەرزبوونەوە تۆمارەکە بەڵام گەڕانەوەی کەمی لە دوایە هەتاکو ئێستەکەی بینین ئاستێکی زۆر بەرزی بەخۆ بینیوە کە ئەمڕۆ لە 24 ساعتی ڕابردوو 112,000 دلاری تۆمار کرد ئێستا 110 دلار و 960 دلارە واتە تقریبان 11 دەفتەر و 9 وەرەقەونی و ئەتوانی بتکۆینێکی پێ بکڕی تا 11 دەفتەر و 20 وەرەقەش بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیم. ئەم بەرزبوونەوانەی زێر هەروە بتکۆین پەیوەست بوو بە هەندێک ڕێوشێنی دۆناڵد ترامپ سەبارەت بە باجی گومرکی لە یەکی هەشتە واتە لە سەرەتای مانگی داهاتووە باجی گومرکی ئەمریکا ئاچێتە بواری جێبەجێکردنەوە لەم بڕیارەی دۆناڵد ترامپ جیاوازی لە نێوان هاوپەیمان و ڕکابەرەکانی کۆشکی سپی نەکراوە تەنها پشت بە ڕێژەی باجی وڵاتان کە لەسەر کاڵای ئەمریکی دایناوە دیاریکراوە. ترامپ 90 ڕۆژ مۆڵەتی دانابوو بۆ ڕێککەوتن لەو ماوەیەدا 78 وڵات نوێنەریان ناردە ئەمریکا لەسەر بازرگانی دوولایەنە لەگەڵ ئەمریکا ڕێککەوت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا باجی گومرگی بەسەر دوو وڵاتی دۆست و هاوپەیمانی سەپاند کە ڕۆڵێکی گرنگ لەگەڵ ئەمریکا دەگێڕن لە ڕووی ئابووری و سیاسی و هەندێک جاریش لە ڕووی ئەمنیەوە. ژاپۆن و کۆریای باشوور کە ڕەوشی ئابوووریەکەیان بە قۆناغی وەستان و کەمگەشەکردو تێدەپەڕێت ڕوبەڕووی فشاری باجی گومرگی ئەمریکا بوونەتەوە لە چوارچێوەی ئەو بەرنامەیەی کۆشکی سپی کە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێ گرتوێتێ بەر. هاوکات ترامپ لە نامەیەکدا مالیزیا و کازاخستان و باشووری ئەفریقای ئاگادار کردوتەوە لەوەی لە سەدا 40 باجی گومرگی خراوەتە سەر بەرهەمەکانیان کە بۆ ئەمریکای دەنێرن. پلانی ترامپ بۆ سەپاندنی باجی گومرگی بۆ ڕێککردنەوەی تەرازووی بازرگانیە کە قەبارەی هاوردە زیاترە لە هەناردە و بەهۆیەوە ساڵانە بە سەدان ملیار دۆلار دەچێتە دەرەوەی ئەو وڵاتە. لە لێدوانێکدا ترامپ ڕای گەیاندووە بازاری ئەمریکا بووەتە ناوەندێکی گرنگی ساختکردنەوەی بەرهەمی وڵاتان بە تایبەت چین بۆیە پێویستە ڕێگەی لێبگرن و بەو هۆیەوە شەڕی باجی گومرگی ڕاگەیاند. مەبەستێکی دیکەی باجە گومرگیەکانی ئەمریکا بەدەستهێنانی داهاتە بۆ حکوومەت. وەزیری گەنجینەی ئەمریکا بە میدیاکانی ئەمریکای وتووە پێشبینی دەکەن ئەم ساڵ 300 ملیار دۆلار داهاتی باجە گومرگیەکانیان بێت کە دەتوانێت بەشێکی کورتهێنانی خەرجیەکانی حکوومەت پڕ بکاتەوە. بەڵام بەشێک لە شارەزایانی ئابووری پێیان وایە جەنگی باجی گومرگی کاردانەوەی نەرێنی لەسەر ئابووری ئەمریکا دەبێت. هۆکارێکیش دەبێت بۆ کەمکردنەوەی هەناردەی ئەمریکا بەهۆی کاردانەوەی وڵاتان بە سەپاندن و زیادکردنی ڕێژەی باج لەسەر کاڵای ئەمریکی کە بەهۆیەوە بەرهەمهێنان کەم دەکات و کاریگەری لەسەر زیادبوونی بێکاری هەیە. بەشێک لە ئابووری ناسانیش هاوڕان لەسەر ئەوەی کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەکی هاوردە دەبێت بەبێ ئەوەی جێگرەوەی هەبێت. لە 2 نیسانی ئەم ساڵەوە دۆناڵد ترامپ باجی گومرگی بەسەر وڵاتانی هەناردەکار بۆ ئەمریکا ڕاگەیاند بەڵام لە کەمتر لە هەفتەیەکدا بۆ ماوەی 90 ڕۆژ بڕیارەکەی ڕاگرت تا وڵاتان ڕێکەوتن لەگەڵ واشنتۆن بکەن و چین و هندستان و ڤێتنام و چەند وڵاتێکی هاوبەشی بازرگانی ئەمریکا سوودیان لە دەرفەتەکە وەرگرت. بەڵام بەدەیان وڵاتی تر لە نێویاندا بەرازیل و یابان و کۆریای باشوور و مالیزیا نەگەیشتنە ڕێکەوتن و لە یەکی ئابەوە باجیان بەسەردا دەسەپێندرێت. جا لە نێو وڵاتانی کە ئەمریکا باجی بەسەر سەپاندون عێراقیشەیە. دۆناڵد ترامپ نامەیەکی بۆ محەممەد شیعسوودانی سەرۆکوەزیانی عێراق ناردەبوو وتبوو ئەوەی تلێکی ئابەوە باجە خەینە سەر کاڵاکانی ئێوە کە بۆ ئەمریکایەت بەڵام هیواخوازی کە پەیوەندیە بازرگانەکانمان پەرە بسێنێ. ئەم ناوڕۆکی نامەی ترامپ
بۆ هەموو وڵاتان بە یەکشەوە بەبەستەنها ناوی وڵاتەکانی گۆڕیوە ئەو وەصف سەنایی کە بۆ عێراقی تیابوو بۆ وڵاتانی تریشی تایە کە باجیان خراوەتە سەر. لە 2 نیسان دۆناڵد ترامپ پاکێجی باجی گومرگی لەسەر وڵاتانی جیهان ڕاگەیاند بۆ هاوسەنگکردنەوەی تەرازوی بازرگانی، بەڵام دوای چەند ڕۆژێ جێبەجێکردنی 9 ڕۆژی وەکو مۆڵەت دیاری کرد کە وڵاتان توان لەگەڵ ئەمریکا گفتوگۆکەن لەسەر باجی گومرگی ڕێککەون. ئەم بابەتە پەیوەستە بە عێراق، ئایا ئەو باجی لەسەر عێراق دانراوە کاریگەری لەسەر ئابووری عێراق دروستەکە، لەسەر هەناردەی دروستەکە، لەسەر دینار دروستەکە، ئەمە شەڕی ئەمریکا و عێراق لە ڕووی ئابووریەوە یاخودنە ئێستا بۆتان ڕوونەکەمە. بێگومان لەسەر چی باش دانراوە؟ لەسەر ئەو کاڵا عێراقیانەی کە لە ناوخۆی عێراق بەرهەمێنرێ و ئەنێردێ بۆ ئەمریکا. هەر یەکسەر بێ ڕاستەخۆ بیرکەینەوە، ئایا لە عێراقەوە بەرهەممان زۆرە ئێمە بۆ ئەمریکای بنێرین؟ بێگومان نەخێر، هەر یەکسە وەڵامەکەمان دەسەکەوە بۆیە کاریگەری باجەکان لەسەر ئابووری عێراق ئەوەندە زۆر نابێت. خۆی هەناردەی ئەمریکا بۆ عێراق ئەوەی لە ئەمریکاوەیەت بۆ عێراق ساڵانە با 1 ملیار و 660 میلیۆن دۆلارە کە زۆربەی زۆری ئۆتۆمبیلە. ئەمە باج نایگرێتەوە، ئەمریکا باجی نەختۆتە سەر کاڵای خۆی کەینێرێ بۆ عێراق، بەڵکۆی لە عێراقەوە ئەچێ بۆ ئەوێ باجی خستۆتە سەر کە هەندێک جار خەڵک لێدانوی هەڵی بۆ کاڵتەڵی ئۆتۆمبیل گرانە بێت. نەخێر، ئەوە هەناردەی ئەمریکایە بۆ عێراق و هیچ باجێکی زیادەی نەخراوەتە سەر نە لەلایەن ئەمریکاوە نە لەلایەن عێراقەوەی پێشتر عێراق دیاری کرد هەر ئەوەیە. کۆی هاوردەی ئەمریکا واتەوەی لە عێراقەوە ئەچێ بۆ ئەمریکا بای 7 ملیار و 420 میلیۆنە، زیاتر لەوەی لە ئەمریکاوە بۆمانێت. بەڵام ئێستا وتمان عێراق شتی زۆر نییە کە بینێرێ بۆ ئەمریکا، بۆ یەک ڕاستەوە خۆی ئێستا بیرمان بۆ بچێت کە زۆربەی هەناردەی ئەمریکا بۆ ئەمریکا چێ نەوتە. تەرازوی بازرگانی ئێمە شتێکمان هەیە وڵاتانی پێون چەند شتە هێنێ چەند شت هەنارداکە بۆ عێراق لاسەنگەواتەوەی لە عێراقەوە ڕوا بۆ ئەمریکا زیاترە وەک لەوەی لە ئەمریکاوەیەت بۆ عێراق بە بڕی 5 ملیار و 760 میلیۆن و ئەمریکا ئەوێ ئەم بابەتە ڕێکاتەوە و ڕێژەی باجی گومرگیش لەسەر عێراق بە ڕێژەی 139 دیاریکراوە تا لە 130 ئەگەری هەیە گۆڕانکاری ڕووبە. هەر لەسەر ئەم بابەتی باجی گومرگیە باسەنووسان ڕاکێشم بۆ ئەوەی بزانین لەو 7 ملیار و 420 میلیۆنی عێراق چەندی نەوتە. دەوان ڕاوێژکاری سوودانی وتوێتی مەسەر محەممەد ساڵح کە ئەوەی ئێمەی نێرین بۆ ئەمریکا زۆری نەوتە و ئەمریکاش باجی لەسەر نەوت دانەناوە. ڕۆژانش 200,000 بەرمی نەوت هەنارداکەین کە ساڵانە ئەگاتە 4 ملیار و نیو واتەوە حوتەی ئەنێردا زۆری نەوتە، هەندێکیش باز دەوەکەن تا 6 ملیار و نیویش نەوت و وەرگیراوەکانی نەوتیشە کە لە عێراقەوە هەناردەی ئەمریکا کرێ، بۆیە ئەوەی نەوتە باش ناگرێتەوە تەنها ملیار شتێکی کەمی ئەگەر نەوت بیگرێتەوە. ئەمە بابەتی باجەکانە بۆی زۆر ترسی ناوێت لە بابەتی دیناری عێراقی نامە شەڕی ئابووری و بازرگانی نێوان عێراق و ئەمریکایە نە هیچ جا شتێکەیە ئێستا لە ساسی جیان وڵاتان پەریان بە پیشەسازی چەک گیاوە، واتە پارەی زیاتریان بۆ دروستکردنی چەک و تەقەمەنی تەرخان کردووە. هەرچەندە ئابووری ناسان و شارزانی ئابووری بۆ وڵاتانیان وتووە کە ئەم زیادکردنی پارە بۆ کەرتی پیشەسازی چەک زیان بە ئابوووریەکان تانەگەێنێ، بەڵام ئەڵێن جاخۆ چ چەک بەرهەمبێنین چ بلۆک بەرهەمبێنین هەردووکی کرێکار و دەستی کاری پێویستە هەلی کار زیاترەکە، بەڵام لە ڕاستیە لە ڕووی واقعیەوە دۆخێکی باش نابێت بۆ ئابووری ئەو وڵاتانە کە خەرجی بەرگریان زیاد بکەن بە پێچەوانەوە کاریگەری لەسەر دۆخی گەشەکردنی ئابووریان دروست دەکەن. Комплект развертывания временных дорог и робототехнический комплекс разминирования 60. ئابووریە گەورەکانی جیهان بە شێوەیەکی نەئاسایی هەوڵی بەرزکردنەوەی تێچوە سەربازیەکانیان دەدەن. ئەو بڕیارە کە ئەنجامی ناسەقامگیریە ژیۆپۆلەتیکیەکان و گۆڕانکاریەکانە لە سیاسەتە جیهانیەکان دەبێتە هۆی دروستبوونی فشار لەسەر بودجەی گشتی، دابەزینی تێچوەکانی خۆشگوزارانی هاوڵاتیان و بەرزبوونەوەی کورتێنانی بودجە. هەندێک لە ئابووری ناسان پێیان وایە بە پێچەوانەی بانگەشە سیاسیەکان تێچوەکانی بەرگری نابێتە هۆی بەرزبوونەوەی بەرچاوی هەلیکار و خۆشگوزەرانی گشتی و تەنها لە هەندێک بەش لەوانە توێژینە و پەرەپێدان کاریگەری دروست دەکات. بەو هۆیەشەوە پێشنیار دەکەن حکوومەتەکان بە دروستکردنی هاوسەنگی لە نێوان ئاسایش و خۆشگوزەرانی دوور بکەونەوە لە تێکەڵکردنی ئامانجە ئابووریەکان لەگەڵ بودجەی سەربازی بۆ ئەوەی کارایی ئابووریەکەیان بپارێزن. بەپێی راپۆرتەکانی ئیکۆنۆمیست، وڵاتانی ئەندام لە ناتۆ ڕۆژی 25 حوزەیران
ڕێککەوتن لەسەر ئەوەی تێچووە سەربازیەکانیان بۆ لە سەدا 3.5 کۆی گشتی بەرهەمی ناوخۆ بەرز بکەنەوە. ئەگەر ئەو ئامانجا هەتا ساڵی 2035 بپێکن، بە واتایی تێچووی سەربازی وڵاتانی ناتۆ ساڵانە 800 ملیار دلار زیاتر دەبێت لە کاتی پێشجەنگی ئۆکراین. بە گوێرەی خەمڵاندنەکان، ئیسرائیل کە ماوەی 2 ساڵە بەردەوام لە جەنگدایە، ساڵی ڕابردوو لە سەدا 8 کۆی بەرهەمی ناوخۆکەی بۆ تێچوەکانی بەرگری تەرخان کردووە. تەنانەت ژاپۆن کە بەردەوام سیاست و ڕێبازی ئاشتیانە دەگرێتە بەر، بەنیازە بودجەی بەرگریەکەی بەرز بکاتەوە. وە بەرهێنانی گەورە لە کەرتی سەربازیدا دەتوانێت گۆڕانکاری گەورە لە ئابووری جیهانیدا دروست بکات. هۆکاری ئەو گۆڕانکاریەش دروستکردنی فشارە لەسەر بودجەی گشتی و هەروەها گۆڕینی ئاراستەی چالاکی ئابووریەکان لە وڵاتاندا. لە کاتێکدا هەندێک لە کەسایەتیە سیاسیەکان و بەرپرسان دەڵێن بەرزکردنەوەی تێچوە سەربازیەکان سوودی ئابووری بە دوای خۆیدا دەهێنێت بۆ هاوڵاتیان. هەندێک لە ئابووری ناسان پێیان وایە ڕوونترین لێکەوتەکەی دروستکردنی فشارە لەسەر بودجەی وڵاتان. هەر ئێستا ئاستی قەرزی حکومەتەکان بەرزە و فشارەکانی پیربوونی دانیشتوان و بەرزکردنەوەی ڕێژەی سوود بەردەوام بەرز دەبێتەوە کە بودجەی بەرگری بەرز دەکرێتەوە. بەشەکانی دیکەی بودجە کەم دەبێتەوە کە ئەوەش کاریگەری لەسەر خۆشگوزارانی هاوڵاتیان دروست دەکات. لەلایەکی دیکەشەوە پیشەسازی سەربازی وەک زۆرێک لە پیشەسازیەکانی جیهان بە ئۆتۆماتیکی کراوە و چاوەڕێ ناکرێت پەرەپێدانی ژمارێکی زۆر هەلیکار بڕەخسێنێت. بەپی خەمڵاندنێک بەرزکردنەوەی تێچوەکانی بەرگری لە وڵاتانی ئەوروپی ئەندام لە ناتۆ تەنها 500,000 هەلیکار دەڕەخسێنێت کە بەراورد بە 30 ملیۆن هێزی کاری پیشەسازی ئەوروپا ژمارەیەکی کەمە. ئەزانم کە بارودۆخی زۆرینە سەختە، بەڵام هەر گەشتبینی باشە بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتان هەبێت. هەر شاد.